قال إني لعملكم من القالين. والله همو قسەیەکی ئەم لووت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو هەنگوینی لێبارێ، شیرینی و میهرەبانی لێبارێ. ئەوان ئەو هەموو سوکایەتی پێکەن، قسەی پێکەن، گاڵتەی پێکەن، هەڕەشەی لێکەن، بیان کاتە دەرەوە کەچی نافەرمێ من ڕقم لێوەیە، ئەفەرمێ لعملكم من القالين، ئەفەرمێ من ڕقم لە کردەوەکانتانە. بۆیە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ چی؟ ئەفەرمێ ڕق لە گوناه بێ نەک لە گوناهبار، ڕق لە گوناه بێ نەک لە گوناهبار. باشە حەز بکەیت، مەبەست ئەوە نییە بڕۆی ئەوانە خۆش بێت و هەرچەنە شرکی هەیە کوفری هەیە خۆش بووێ، نا، خۆشەویستی هیدایەتیان، حەز بکەی ئەوانە ڕزگاریان بێت، واز لە بتپەرستی بێنن، ڕوو بکەنە ئەڵڵا. ئەی تۆ ئیشە چییە؟ ئەگەر حەز نەکەی ئەوانە هیدایەت بدەن کەواتە ڕاز ناکەی لەگەڵ پەیامەکە. ئەی بۆچی بانگخوازیەکەی؟ ئەوە شو حەزە، ینی داوایان لێکەی مسلمان من کە لە کاتێکا ڕقل لیانە حەزەکەی بچنە جەهەنەمە، نابێ وابێ. خۆشەویستیت بۆ ئەوان هەیە، خۆشەویستی هیدایەت، ڕزگاربوون لە تووڕەیی خدا، لە سزای خدا. بۆیە فەرمێ قال إني لعملكم من القالين، من ڕقم لە کردەوەکانتانە، کردەوەکانتان ناشرینە، کردەوەکانتان خراپە.